چیت هەیە بە وشەی دایک؟ وڵا دایک طبعاً پیرۆزترین کائینە لە جیهانە. تۆ هەتا دایک نەمێنێ نازانی تام و لەزەتی دایک چییە. بەڕاستی دایک کە ڕۆی چاوە پێی ناکرێتەوە. لەبەرەوە من داواکەم لەو کەسانی کە ئێستا دایکیان ماوە ڕێز و احترامی بگرن، پێویستیان بەچێ پێویستەکانیان بۆ جێبەجێ بکەن. یعنی ڕۆژگار وایان لێ نەکات کەوا پشکەنە دایکیان. بەڕاستی دایک هەتا لە بەرچاو نەبێ نازانی تام و لەزەتی چییە. تا ئێستا خۆشەویستی خۆتت بۆ دایکە دەربڕیوە؟ طبعاً من دایکم پارمانگی 5 کۆتایی بە ژیانی هاو بە نەخۆشیەکی کتۆپڕ. بەڕاستی من تەمەنم 45 ساڵە، مامۆسام هیچ شتێک تەسیری تێ نەکردوم، بۆ هیچ شتێک نەگریاوم، بەڵام دایکم گریان بێ. ئەگەر بۆ لەحزەیەکیش بێ دایکت بگەڕێتەوە یا تۆ شتێکی پێ بڵێ چی پێ ئەڵێ؟ ئەگەر بۆ لەحزەیەک بگەڕێتەوە وڵایی تێر لە باوشی خۆم ێگرم، ئەم لاولای ماچەکەم تێر بۆن یەکەم ئاوا وەکو نێرگزی ئەم بەهارە. تەنیا دەنجێ